لەم تۆری بینیز باش کوردستاندا ئێمە بەگشتی باس لە کاریگەریەکانی سۆشیال میدیا بە تایبەتی و بەشێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەین لەسەر بۆنە و جژنەکان و کاریگەریان لەسەر بەها کۆمەڵایەتەکان چ بە کاریگەریەکی ئەرێنی بێ یاخود نەرێنی. گفتوگۆیە بابەتە لەگەڵ دکتۆر یحیا عومەر ڕیشاوی و مامۆستای زانکۆ دەکەم کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ میوانی ئەمێ. دکتۆر بەخێر بێت. دەژنیشت پیرۆز بێت. زۆر سپاس. دکتۆر بزانین بەگشتی تۆڕە کۆمەڵایەتەکان و کەناڵە ڕاگەیاندنەکان بە چ ئاقارێک کاریگەری لەسەر جژن دروست دەکەن؟ بەناوی خۆی گەورە سەرەتا پیرۆزبایی جەژن لە بەڕێز و لە کارمەندانی NRT و تەواوی هاوڵاتیان یاریمی کوردستانەکەم ئومێد دەکەم ئەم جەژنە جەژنێک بێت کە تایە سەقامگیرێکی باشتر بۆ دەروونەکانمان بگەڕێتەوە و بتوانین سوود لە ئەو بۆنە کۆمەڵایەتێ باشە وەرگرین بە ئامڕازی جۆرا و جۆر. ئەگەر باز لە میدیا و بۆنی کۆمەڵایەتی بکەین ئەبێ باس لە دوو دەستەواژەی گرنگ بکەین کە لە دوو توێ ئەدەبیاتی میدیایە زۆر جەختی لەسەرەکرێتەوە. ئەویش مۆزوعی ئەرکە و مۆزوعی کاریگەریە. واتە دەستگا ڕاگەیاندنەکان وەک چۆن کاریگەریان هەیە لەسەر خەڵک، کاریگەریەکەیشان لە هەڵکشانە هەیە. ئەگەر جاران کاریگەریەکە مەحدود و دیاریکراوە بوو بێ، ئەمڕۆ بە دروستبوونی تۆڕە کۆمەڵایەتەکان و کەناڵە ئاسمانەکان و فەزای میدیای نوێ ئەم کاریگەریە ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشان و لە زیادبوونایە هەم لە یعنی ژمارەی بەکارهێنەران هەم لە ئاستی کاریگەریەکە. واتە ئەگەر جاران ئاستی کاریگەریەکە مەحدود و دیاریکراو بوو بێ و تەنها لە بوارێکە لە مەجالێکە ڕاگەیاندن و میدیا کاریگەری دروستکرد بێ، ئەمڕۆ لە بواری ئابووریە، لە بواری سیاسیە، لە بواری ئاینیە، لە هەموو بوارەکانە میدیا کاریگەری دروستەکە و ئەگەر جاران ژمارەی بەکارهێنەرەکان مەحدود و دیاریکراو بێ دیسان و خەڵکێکی کەم ئەوانەی کە خوێنەوەریان هەبووە لە کۆنتاکت و پەیوەندیان لەگەڵ ئامڕازەکانی ڕاگەیاندن هەبوو بێ، ئەمڕۆ هەستەکەی ئحساسەکەی کە ژمارەکە لە عقل تێپەڕیوە و یعنی تەسەوراتی میدیا هەرگیز ئەوانەی کە ئامڕازی میدیاییان ینی اختراع کردودایان هێناوە تەسەوریان ڕۆژە لە ڕۆژان 4 ملیار کەس 5 ملیار کەس لە یەک لەحزا بەکارهێنەری ئەمڕازێکی میدیایی بێ. هەر بۆیە ئەم کاریگەریەکە لە هەڵکشانایە لەگەڵیشی ئەبێ میدیا و ڕاگەیاندن ئیحساسی ئەوەی بۆ دروست بێ کە وەزیفە و ئەرکی لەسەر شانە. مۆزوعی وەزیفە و ئەرک تەمان بابەتێکی قوڵە لە دوو توێی سەرچاوەکانی میدیاییە بشێکی ئەکادمی زۆر قوڵ باسەکرێت کە ئایا کاتێ میدیا بەرخوردی هەیە لەگەڵ مجتەمع و لەگەڵ کۆمەڵگەی خۆیان چ ئەرکێکی لە ئەستۆیە. تەمان وەزائف و ئەرکی زۆر هەیە کە پسپۆرانی بۆ ڕاگەیاندن قسەیان لەسەر کردووە. یەکێک لەو ئەرکانە ئەرکێکی کۆمەڵایەتی لەسەر شانەواتە میدیا بێ لە بۆنە کۆمەڵایەتەکانە حەزوری هەبێ، یعنی کاتێککە لە بۆنە نیشتیمانیەکانە لە بۆنە ئاینەکانە لە هەموو بۆنەکانە ئەبێ ئەم میدیایە ڕنگدانەوەی واقعی کۆمەڵگەکەی خۆی بێواتە نابێ میدیا لە دۆڵێک بێ کۆمەڵگەش لە دۆڵێکی کە بێواتە کاتێککە مناسبەیەکی نیشتیمانی هەیە، مناسبەیەکی قەومی و نەتەوەی هەیە وەکو نەورۆز، مناسبەیەک هەیە کە باس لە ڕزگارکردنی وڵاتێکە لە سربەخۆبوونی وڵاتێکە، مناسبەیەکی ئاینی هەیە باس لە جەژنی ڕەمەزانە، باس لە کریسمسە، باس لە جەژنی قوربانە، هەموو ئەو مناسبە بۆنانەی کە پەیوەستە بە مجتەمع و کۆمەڵگەیەکی دیاریکراوە ئەبێ ئەم میدیای ئەم ڕاگەیاندنە حضوری هەبێ و بتوانێت قسەی لەسەر بکات. جاری وایە ئەم قسە لەسەرکردنە بۆ زیندووکردنەوەیە، بۆ ئیحیاکردنەوەتە ئەم ڕاگەیاندنە ئەوێ ئەمە لە مێشکی نەوەی تازا بهێڵێتەوە و پێی بڵێ کە تۆ هەندێک مناسبە هەیە بۆ نمونە ئێمە کاباس لە 16 سیەکەین ئەمانەوەی نەوەی تازە بزانێت کە ڕژێمێکە بۆ زوڵمی لێکرەوە. کاتێککە باز لە نەورۆزەکەی بزانین ئەمە مناسبەیەکە کە پێویستی بە کوردەوە هەیە، باز لە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانەکەی بزانین مەلگەلی کورد مسلمانە و ئەبێ ئەم مناسبەیە ئیحتیمام پێ بە ڕاگەیاندن بێ ئاگای لەمە بێ و ئیحتیمام بەمە و بایەخ بەمە بە بۆ چونکە باز لە ئەرکە باز لە وەزیفەیە ئەو کە تۆ ئەم وەزیفەیە جێبەجێ نەکرد کەواتە تۆ دوور کەوتیتەوە لە کۆمەڵگە و لە مجتەمعەکەی خۆت و ئەمە پەیوەست نییە تەنها بە جۆرێک لە میدیای دیاریکراوەتە هەم میدیای بیستراو هەم میدیای بنراو هەم میدیای نووسراوە ئەبێ بە شێوەیەکی گشتی ئیحتیمام بەم مەجالە بن. بەڵام ئەوەی کە ئێستا حضوری هەیە زیاتر میتە لە میدیا بنراوەکە کە ئەگەرچی میدیای بیستراوی ژێشتا هەر حضوری هەیە و تەسیر و کاریگەری هەیە، بەڵام میدیای بنراو ئێستا خەڵک لەوێەوە پەیامەکانی پێگەوە لەوێەوە مناسبەکان ئیحتیمام پێدرێ. خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستانە جیاواز لە 10 ساڵ لەمەوە پێش کە کەناڵی ئاسمانی زۆر بووە جیاواز لەو بیرکردنەوە هەڵەی کە هەبوو بۆ مناسبە و بۆ نەجراوجەکان ئێستا ڕاگەیاندنەکان تا ڕادەیەکی معقول ئیحتیمام بە مناسبە و بۆنەکانیان و چاپێکوتنی خەڵکاکەن راپۆرتی لەسەرەکەن ئەم بەرنامەی بەڕێزت بەرنامەکانی کە هەمووی دەرخەری ئەو ڕاستەیە کە ئێمە ئەبێ یعنی لەم مناسبەتانە حضور هەبێ و قسە لەسەر ئەم بابەتانە بکرێ و ئەگەر لایەنێکی نەگەتیف و سەلبی هەبوو و لەگەڵ ئەم مناسبە کۆمەڵایەتیات دیارە هەموو شتێک کە پەیوەست بێ بە خەڵکەوە هەم لایەنی ئیجابی هەیە واتە خەڵک یعنی دڵی پێی خۆشە
و لەگەڵ ئەو لایەنە ئیجابیێشە ڕەنگە هەندێک کێشە و گرفت و لایەنی نێگەتیف و سلبی هەبێت کە خەڵک نەزانێت چۆن تەعامل لەگەڵ ئەم حاڵەتە بکە هەر بۆیە ڕاگەیاندنە بێ قسە سەر هەردوو لایەنەکە بکە هەم احتیمام بە لایەنە ئیجابیەکە بە تەشجیع بکە هانی بە و هەم بە شێوەیەکی حەکیمانە و زانستیانە هەوڵبات ئەو لایەنەی کە نێگەتیفە هۆشیاری بۆ خەڵک دروستکە چونکە لە پاڵ مۆزوعی ئەرکە کۆمەڵایەتەکە مۆزوعی هۆشیاریش هەیە کاتێک کە تۆ قسەکەی لەسەر پابندبوون بە یاساوە قسەکەی لەسەر شێوازی سەردانی کۆمەڵایەتی قسەکەی لەسەر چۆنەتی احتیمامدان بە مناسبەیەکی دیاریکراوە تۆ هۆشیاری بۆم کەسە دروستەکەی وای لەکەی احتیمامێکی باشتر بە بۆنە کۆمەڵایەتەکە تا بۆنە کۆمەڵایەتەکە نەبێتە سەر ئێشە ببێتە دڵخۆشکردن و بێتە مناسبەیەکە هەمومان کۆکاتەوە احتیمام بۆ مەجالە باشە دکتۆر ئەگەر ئەمە کەناڵەکانی ڕاگەیاندن وەکو ئەرکێکی خۆی بزانێت و پێویستە ئەم ئەرکەی جێبەجێ بکات ئەی تۆڕە کۆمەڵایەتەکان چی؟ لێستادا هەندێک جار ینی میدیاکان لە تۆڕە کۆمەڵایەتەکانیشەوە کار دەکەن لەوێشەوە کۆنتاکتیان لەگەڵ خەڵکو و بینەر و جەماوەردا هەیە بۆ ئێستا خەریکە ڕۆژ بە ڕۆژ ئەم جیاکاریە نەمێنێ یعنی ئێمە بدایەتی دروستبوونی میدیا نووسراو بوو دوایی بووە بیسترا و دوایی بووە بنرا و اینجا تۆڕی کۆمەڵایەتی میدیای نوێ دروست بوو میدیای نوێ حاڵتێکی خۆڵقاندووە یعنی جۆرێک لە ماڵتی میدیا و تێکەڵبوون دروست بووە یعنی تۆ ناتوانانی لە 100% بڵێ ئەمە بابەتێکە لە کەناڵی ئاسمانیا بڵاو بۆتەوە لە تۆڕی کۆمەڵایەتیا بڵاو نەبووتەوە ئەمەش بابەتێکە لە تۆڕی کۆمەڵایەتیا بڵاو بێتەوە لە کەناڵی ئاسمانیا حضوری نییە و وجودی یاخود لە ڕادیۆکانە ئێستا ئەو کەسێک کە ڕادیۆیەکیشی هەیە لایڤێکی هەیە لە تۆڕی کۆمەڵایەتیا بەرنامەکەی بڵاوکاتەوە ئەم بەرنامەی بەڕێزت دڵنیامی سەر تۆڕی کۆمەڵایەتی و لایڤ پەخشەکرێەوە خەڵک بینەریەتی هەر بۆیە ئەو دیوارەی کە هەبوو جاران لە نێوان جۆرەکانی ئامڕازی ڕاگەیاندە وردە خەریکە ئەشکێت ناڵێن بە تەواوەتی چونکە ئێستاش هەندێک بابەتێکە کە لە تۆڕی کۆمەڵایەتی قسەی لەسەرکە ڕەنگە ناتوانین لە کەناڵێکی ئاسمانی قسەی لەسەر بکەین بەڵام ئێمە ناتوانین لە 100% بڵێن جیا بووەتەوە بەڵام ئەوەی کە ئەو حڕێت و ئازادی کە لە ناو تۆڕی کۆمەڵایەتی هەیە ڕەنگە لە ناو کەناڵی ئاسمانیەکە نەبێت ینی هەتا هەندێک بابەت هەیە کە ینی چالاکەوانەکان ئەوانی کە ینی بڵین هاوڵاتی ڕۆژنامە نووسن و مۆبایلێکیان بەدەسەوەیە لەوێ حەزوری خۆیان هەیە لەوێ تەسیر و کاریگەری دروستەکەن لەسەر بابەتە جۆرا و جۆرەکان هەر بۆیە ینی کاتێک کە بناسبێکی کۆمەڵایەتی دروستە بێ بە دڵنیاییەوە کاتێک کەناڵێکی ئاسمان یاخود ڕادیۆیەک یاخود میدیایەکی ئەلکترۆنی ڕۆژنامەیەکی ئەلکترۆنی قسەی لەسەرەکە بە هەمان شێوە لە ناو تۆڕی کۆمەڵایەتیشە ئەم بابەتە ئەوروژێنرێ خەڵک لە ناو تۆڕی کۆمەڵایەتیە ئەم ینی وەسیلەیە ئیستیغلالەکە بۆ ئەوەی خۆی حضوری بێ خۆی وجودیە بێ ینی تۆ ناتوانین لە ڕێگەی کەناڵی ئاسمانیەکەوە پیرۆزبایی لە خەڵک بکەی ینی هەموو هاوڵاتێک ناتوانێت ئەمە بکە ناتوانین لەگەڵ خەڵکە کۆنتاکت و پەیوەندی دەبێت لە گروپا ناتوانین لە کەناڵێکی ئاسمانی ئەم میکانیزمەمان نییە ئەم شێوازی ینی باهێق پێدانەمان نییە و ئەم مرۆڤ ناتوانێت لەمە سوود وەربگرێ بەڵام لە تۆڕی کۆمەڵایەتیە تۆ ئەبیتە میدیاکار و ئەبیتە کەسێک کە بە ئاسانی ئەتوانی ئەو پەیامەی لە خەیاڵتایەوە ئەو حەز و ئارەزۆی کە هەتەوە ئەوەی کە ئەتەوێ بە خەڵکی بگەینی لە هەمان لە حەزا بگەینی هەر بۆیە ئەبینیت لە مناسبە کۆمەڵایەتەکانە یعنی ڕێژەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر زیادەکە یعنی ئەبینی ئەو کەسەشی کە لە مناسبەکانی کە پۆستی نەکردووە یا لایکی نەکردو یا کۆمنتی نەبووە یا شەیری نەکردووە ئەبینی لە ڕۆژانی جەژنا مەژغوڵی مۆبایلەکەی چەند ڕۆژێ پێش جەژنیار شەوی جەژن شت بڵاوەکاتەوە لەوێتەوە ئەیبینی وێنەی خۆی تازە ئەکاتەوە مناسبێکی وێنێکی عایلەی خێزانی خۆی دائنێ و جگەلەوەی خەڵک لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە ئەتوانێ لەگەڵ دەوروبەری خۆیان ئەوەی کە گەنەی توانێت سەردانی کەسێک بکە بۆ منە تۆ کەسێک ناسایەکە دێت لە ئەوروپای لە شوێنێکیکە لە شارێککە ناتوانانی سەردانی بکەیت ئەم مۆسیلەیە ئەم ئامڕازە ئەویشت بۆ ئاسانەکە وات لێکە کە ئەو کەسە ئەزانێت تۆ لە مناسبەی جەژنە ئەوت لەبیر بووە خۆی فەلسەفەکە چی حکمەتەکە لەوایە تۆ ئەم کەسە بزانێت تۆ لەبیری ئەو نەچووی جاران بەچی ئەمەمانە کرد بۆی بزانم کەسە منی لەبیر نەچوو ئەچین سەردانی ئەو کەسەمانە کرد ئێستاگە بتوانین سەردانەکەش بکەیت تەعاان زۆر گرنگە ئەگەر هەردووکیان بکەیت ئەم سەردانەکەش بکەیت کە وەکو مناسبەیەکی کۆمەڵایەتی جەژن کە ئەم تەرجەی ئەم حاڵەتە ئەبێ بکەین و ئەبێ ئەم مناسبەیە سەردانەکە هەر بمێنێ یەکتر بینینەکە بنێ وەجە لیوەج بۆ ئەوی خەڵک ئەو زەینەتەی لا دروست نەبێت کە جەژن تەنها بریتێ لە بڵاوکردنەوەی پۆستێک لە تۆڕی کۆمەڵایەتی تەواو نەخێر جەژن و مناسبەکانی تر بریتێ لە یەکتر بینین بریتێ لە گردن ئازایی بریتێ لە دڵسافی بریتێ لە ینی هەتا خۆی وەکو شعیرە وەکو عیبادەتێک سێرەکرێ ئەبێ ئەمە لەگەڵیشیا کە تەشجیعی یەکتر بینەکرێ بۆچی تەشجیع یەکتر بینێتە چونکە عادەتەن مرۆڤ جۆرێک لە ینی لە ئەنجامی احتیکاک و پێکەوە بوون ڕەنگە بێتاقەتێک دروست ببێ ڕەنگە گلەیەک لە یەکتری هەبێ
جژن ئەبێ واد لێ بکات سینە سافێکت بۆ دروستکەوە بتوانانی سەردانی کەسە بکەیت لاپەڕێکی تازەڵێتەوە ئەگەر سەردانەکەت بۆ نەکرا بە ناچاری ینی ئەمە وسیلێکی ناچاریە کە تۆ بناوێتە بەر تۆڕی کۆمەڵایەتی کرێ ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی و ئەم کارە ئەنجام بی بۆ ئەگەر بتوانانی هەردووکیان بکەیت ئەوە ئیشێکی زۆر باشە دکتۆر ئێستا ئەمی تۆ باسی کرد لایەنێکی ئیجابی بوو لە تۆڕی کۆمەڵاتی بەس هەنە جار ئەم لایەنە بە شتێکی تر لێک دەدرێتەوە دەڵێن جاران کەسانێکە بوون خزم و دۆستان هەبوون کە گوندیان دەبڕی لادیان دەبڕی بۆ ئەوی یەکسەر ببینن لەم سەری گەڕێکی شاری سلێمانی و بۆ گەڕێکێکی دیکە دەڕۆشتن بۆ ئەوەی یەکتر ببینن ئێستاڵێن کەسێک کە لە تۆڕە کۆمەڵاتەکان مزجێکی بۆ نردی پیرۆزبایی لێ کردیان تەلەفۆنێکی بۆ کردی و بزانە سەردانت ناکە ینی تۆ سەرنجی لەسەر ئەمە چیە ئەمە ئەکەوێتەوە سەر ئەوەی کە تاکی کورد چۆن تۆڕە کۆمەڵایەتەکانی ئیستیغلال کردو و چۆن بەکاری ئێهێنەیان بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتەکان خۆی ئەمە کاریگەرەکەیت این کاری ناکرێ لەگەڵ ئەم یعنی بوونی ئەم وەسیلەیەکە بۆ خزمەتە کە لایەنی ئیجابیە لەگەڵ شێلانی نەگەتیڤ و سلبی هەیە من برادێک شتێکی خۆشی بۆ گەڕام جژنە قوربان وتی برادێک جژنە پیرۆزەی بۆ نردوم لە باتی چکە کۆپی کردووە لە باتی جژنی قوربانی جژنی ڕەمەزان تمە هەر ناوەکەی ڕەمەزان کۆپی کردو پێستی کرد جارێکە بۆی نردوێتەوە خۆی یعنی ئێمە کاتێک کە قسە لەسەر ئەمە ئەەکەین یعنی نابێ بڵێن با ئەمە نمێنێ لەبەرو ئێمە خراپە ئەبێ بڵێن تەشجیعی ئەم حاڵەتە بکەین چونکە ئەگەر سەردانەکەش نەبێ کابراکەوتی من نەگەر ئەوتیان بۆچی پاشێوەکەوتی ڕۆژش نەگرم و پاشێژ نەکەم کافر هەی کافر ینی تۆ ئەگە سەردانیش نەکەی و نامێکیش بۆ کەسێک نەنووسی و لە گروپیشە حەزۆرت نەبێ و لایکێکیش نەکەیت و یعنی نامەیەک بۆ کەسێک نێت و پۆستێک نەکەی لە جژنا تۆ نەسەردانەکەشەکەی نە ئەوە شەکەی ئەوکاتە تۆ یعنی جژنت تاوا لای خۆ سەفر کردوێتەوە ئێمە ئەبێ بڵین ئەمە باشە ینی خراپ نییە تۆ لە ناو تۆڕی کۆمەڵایەتیە نامەیەک بۆ کەسێکە نەری و جژنە پیرۆزەی لێەکەی بەڵام ئەگەر بتوانین لەگەڵیشیا بۆ من ئێستا ینی وسیلەی تەلەفۆن هەیە بۆ تۆ توانین تەلەفۆن بەکاربێنی ینی خۆشبەختانە ئێستا لایە لە هەرێمی کوردستان هەمووی سیمکارتی فری بێ هیچ ناسی لە جژنا تۆ تەلەفۆنی بکەی ئەم ڤایبەر و واتساپ و ئەمانە هەیە کە بۆ هیچ ئاسانکاری و خەرجەکەت بۆ دروست نابێت هینە هەیە ئەو کامێرە و کە لایف کەسەکە ئەبینیت بتوانانی کەسەکە ببینی و ڕاستەخۆ قسەی لەگەڵا بکەی و جژنە پیرۆزی لەگەڵا بکەی من بەستمەوە ئەم حاڵەتی کە هەیە ڕاستە ئەمە سلبیە کە تەنها ئەم فەزایە بەکاربێ بەڵام بەڕاستی نابێ ئەمە ئەوەش فۆکس بکەینە سەر ئەم حاڵەتە ینی من بەداخەوەم لەگەڵ یەکێک لە کۆناڵ ئاسمانیانە نووسرا بوو ئەمە مانشێتەکەی بوو نووسرا بوو کاڵبوونەوەی بۆنە کۆمەڵایەتەکان لە جژنە ئەخر تۆ ئەمە ئیحاەک دروستەکەی لای مێشکی خەڵک کە ئەم مناسبە هیچ جۆرە حضورێکی نەماوە لای خەڵک لە حاڵەتێکە هەر بەوەی کە لە سێ ڕۆژی جژنە دوکان و بازار نامێنێ و خەڵک هەموو ئەچێتە ماڵەوە ئەمە علامەتی ئەوەیە نیشانی ئەوەی کە خەڵک ئەم مناسبە ئێوێ احتیمام پێ بە لە بەوەی کە بازار پێش جژن جمەی دێ جا من هەندێک دەستگای ڕاگەاندنێ بەڕاستی زۆر گلەیم لیانێ هەر جژن دێت گران بوونی نرخەکان لە جژنی ڕەمەزانە گران بوونی نرخەکان لە مانگی ڕەمەزانە ئیستیغلالی دوکان یعنی زۆر فوو ئەکەنە حاڵەتەکە وا ئەکەن لای خەڵک یعنی کە ئەنەه ئەم ڕەمەزانە و ئەم جژنە و ئەم مناسباتانە ئەبێتە تۆڵەکردنەوە لە خەڵک بێتە کێشەیەکی گەور لە حاڵەتێکە من ناڵم یعنی نرخ بەرز نابێتەوە وەڵام بەو دەرەجەیەش نییە کە ئەوەندە ینی شت نەماوە لە بازار یعنی بێنە بەرچای خۆ هەندێک کەناڵی ئاسمانی و هەندێک دەستگای ڕاگەنێ هەموو ڕەمەزانێک ئەم راپۆرتە دووبارە ئەکەنەوە گران بوونەوەی نرخ لە بازارەکانە جژن هاتوو طبعا جژنە و مناسبێ لە کریسمس و لە مناسبەکانی تریشە کۆمەڵایەتی لە شوێنی کەش ئەم حاڵەتە هەیە ینی مارکێتەکان قەرەباڵ خەبێ خەڵک شتەکڕێ بۆ ئیتر مناسبێ خەڵک لە مناسبات جلی خۆی تازە ئەکاتەوە ئێمە بێت ئێمە حاڵتە بکەین کاک خەڵک جلی نیوەیەکرە چ عیبێکی یعنی ئەگەر ئیمکانیەتت هەبێ بتوانانی لە ئەو ساڵێک کە ئەتەوێ قاتێکی تازە بکڕی جلێکی تازە بکڕی خەرە ئەو مناسبێ هەوڵ ماڵەکەت بڕازێنیتەوە شوێنەکەت بارەکەکەت ئەو شوێنێکە تایەتی ئەنی بۆ ئێمە لە سیتیەکانە یا شوێنەکانی تر لە سەری ساڵا کە شتێکی باشەکەن خەیچێکە مناسبێت کە وشتری ساڵە هەمووی ئەڕازێنرێتەوە بە گڵۆپ و بە ئەنواع و ئەشکاڵ احتیمام پێدان بۆ ئێمە وانەکەین لە ماڵەکانمانە لە سیتەکانمانە لە شوێنەکانی کە بە هەمان شێوە ئەوش هەر بۆنەیەکە ئەو بۆنەیەکە کە سەری ساڵە ئەمیش بۆنەیەکە کە بۆنەی مسلمانانەوە کە لە سانەوە پێنجی خەڵک هەرێمی کوردستان مسلمانن ئەم مناسباتانە بەڕاستی ئەبێ ئێمە تەشجیع بکەین و ئەگەر تۆڕی کۆمەڵایەتیش وەسیلەیەک بێ یەکێک لە وەسی یعنی بێتە یەکێک لە وەسیلەکان نەبێتە تاقە وەسیلە کێشەکە لەوایە کاتێک ئەمە بێتە تەنها وەسیلە و ئەو کۆپی پەیستە کە دروسە بێ و ئەوەی کە ئێمە یعنی ناتوانین باش ئەمە بەکاربێنین ئەو کاتە خەڵک لێ ئەبێتە کێشەوە پێی وایە کە ئەمە لە کۆڵی خۆی ئەکاتەوە ئەبێ ئەمە جا ئەبێ ئەمە دەستکاری بۆ زۆر شت بکەین یعنی ئێستا خۆی هەر جژن ئەبێ ئەو یعنی شێوازی خواردنەکانمان شێوازی سەردانەکانمان یعنی سە خۆشبەختانە ئێستا خەریکە هۆشیارێک لای خەڵک دروستە بێ مامۆستایانی ئاینی زۆر جەخت لەسەرەوەکەنەوە کە پێویست ناکات و ساعات حوتی بانی تەقەوێت لە دەرگای ماڵان بیرم دێت 10 ساڵ لەمە پێش
وابوو بەڵام ئێستا وردە من پرسیارم کردم جژنە لە چەند ماڵێک چەند گەڕێک چەند شوێنێک ڕۆشتم سەردانم کرد بە مەقصودی پرسیارم کردم ساعات چەند دراوسەکان داتن زۆربیان یان دوای 8 و ساعات 9 ئەوە شتێکی باشە تۆ وعید لا دروست بێ کە ئەم مناڵی کە لە ماڵەوەیەوە ئەزانێت جژنە دڵی خۆش بێ بە جژنەکەی یعنی هەنە کەس ئەو کللتوری کە هەیە لە جژنانە ئەیا بە مناڵک تەژێ حاڵتە بکەن چ عیبێکی یعنی من لە مناسبەی جژنا ئەم مناڵە دڵی خۆش بێ کە جژنێک دێت لە زیهنیا ڕەبت بێ اقترانێکی شەرتی بۆ دروست بێ لە نێوان جژن و لە نێوان پێدانی جژنانێک لە نێوان جژن و جلوبەرگی تازە لە نێوان جژن و بردن بۆ مناسبەیەک یعنی ئەگەرێمە بتوانین بۆ نمونە لە زۆربەی شارەکان هێرمی کوردستان خەڵگەیە باخی هەیە لە سیتەکە لە مەرگەپان لە شوێنەکانی کە کۆیان کەرەوە کە سوکارەکەت لە ناو شوێنێکە بۆ ئەوەی ئەو ئەگەر سەردانەکەش نەکرێ ئەکرێ لە مناسبە ئێمە کۆبنێ ئەکرێ شارەوانی ئەم سلێمانی شوێنەکانی کە شوێنێک دابنێ خەڵکیایە خواردەمەنی عرسکە بێتە شوێنی مسابقات ئێمە بتوانین بەیەکەوە یعنی خەڵک پێش ئەوە ئەبێ ئامادەکاری بۆ بکرێت ئێستا لە هەموو سلێمانیا بگەڕێ لافیتەیەک نییە نووسرابێ پیرۆزبایی جژنی ڕەمەزانتان لێک یان جژنی قوربانتان لێکین بۆ چونکە ئەمە حملەی ئێوێ هەڵمەتی ئەوێ خەڵک هەموو لایەک وەزارەتی ئەوقاف پارێزگای سلێمانی یا هەولێرە شوێنەکانی کە هەموو بەیەکەوە بتوانین ئەم مناسبەی بۆ بکەین کە خەڵک فعلا دڵخۆش بێ پێی نەک بێتاقەت بێ زۆر باشە مامۆستا زۆر جا باس لەوە دەکرێت کە جژن و بۆنەکان بەگشتی سەرەتایەکە بۆ دووبارە زیندووکردنەوەی بەها کۆمەڵایەتەکان زۆر جاریش ینی تۆڕ کۆمەڵایەتەکان لێرە خەتابارەکەن بەوەی کە بەها کۆمەڵایەتەکانی لەناو بردووە ئێمە بە تەنها باس لە لایەنە نەرێنەکانی نەکەین با باسی ئەوە بکەین چۆن تۆڕە کۆمەڵایەتەکان بکەین بە وێزگەیە بۆ ئەوەی دووبارە ڕۆح بکەین بەو جژنەیە کە جژنێکی پیرۆزە لە نێو کۆمەڵگەی کوردی ئێمەدا پێگەیەکی تایبەتی هەیە خۆی ناوەکەیمان لەبی دەچێت زۆر جار ئێمە ناوی چێت تۆڕی کۆمەڵایەتی واتە ئەبێ زۆرترین مناسبەی کۆمەڵایەتی لە ناو تۆڕی کۆمەڵایەتیە حزۆری هەبێ ئەو کەسانی کە ئەم داهێنانیان کردووە ئەم ئامرازیان دروست کردەوە ئێمەیان وا لێ کردو کە حزۆرمانە بێ یەکەم شت کە بیریان لای ئەوە بۆ من ئازانم ئەو گەنجانەی کە مارک زوکربێرگ و ئەوانی تر هەر لە ئینستاگرامەوە هەر لە فەیسبوکەوە هەر لە شێوازەکانی تری تۆڕی کۆمەڵایەتیەوە توانە خەڵک مادام ناتوانێت سەردانی یەکتری بکەوە بە ئاسانی تۆ ناتوانانی بە کەسەکە بگەی با بتوانین لە ڕێگەی لایڤێکەوە کەسەکە ببینی با بتوانین ناو گروپێکە حزورت هەبێ یعنی ئەگەر ئێمە بۆ نمونە ئێستا ئەو کەسانی کە حەزیان لە هەمان وەرزشە حەزیان لە هەمان پیشەیە هەمان ئیهتیماماتی علمی و زانستیان هەیە هەمان ئیهتیماماتی جلوبەرگیان هەیە هەمان ئیهتیماماتی جۆرێک لە خواردنیان هەیە ئەمانە کە پێکەوە کۆبنەوە لە گروپێکە یەکتری ئەناسن یعنی کەسانێکی زۆر هەبوون دوای ئیشیان بێکەوە دروست کردو شەریکە کۆمپانیایان داناوە بۆ چونکە هەستی کرۆ ئەویش لە شارێکی کەیە هەمان ئیهتیمامی هەیە پێکەوە هەبووتە مناسبەی زەواج جاری وایە کەسێک لە عیبێکی یعنی ئەگەر لە گروپێکا دوو کەس یەکتری بناسن و دوای هاوسەرگیری بکەن و بێکەوە بۆتە مناسبەیەک بۆ بێکترناسین و یعنی دۆزینەوەی ئیش بزنس ئەمانە هەمووی وا ئەکات ئێمە ئەم وەسیلەیە کە جەناب سەرێکی جواب بکە بەها کۆمەڵایەتێک ینی ئێمە ئەم بەها کۆمەڵایەتیان ئەکرێ ئەم وەسیلەیە ئیستیغلال بکەین بۆ احتیمامدان بە بەها کۆمەڵایەتەکان من لەگەڵتام و ئەو کەسانش کە سەبی دەری ئەم بەرنامەیان دڵنیام لە مێشکیانە جۆرێک لە وێنەی نێگەتیف و سلبی هەیە لەسەر ئەو یعنی تەشیر و ناوزڕاندن و کاڵبوونەوەی هەندێک قیەم و هەندێک بەهاو يعني ئەو ڕێز و احترام و تەقدیری کە جاران هەموو ڕەنگە بەهای کۆمەڵایەتی ئەمەی عفوتۆڕی کۆمەڵایەتی ئەمەی کاڵ کردبێتەوە من لەگەڵتان وایە بەڵام وێنەکەش بەو دەرەجە و زەخامەتە نییە کە ئێمە تەواو وا هەست بکەین يعني سفر بۆتەوە و هیچ جۆرە قیەم و بەهایەک نەماوە ئێمە بۆچی ئەوە زیاتر وا ئەبینین چونکە عادەتەن ئینسان وێنەی نەشیا و وێنەی خراپ يعني ئەگە دیوارێک سپی بێ پەڵەیەکی ڕەشی پێێتەوە چاوت بۆ لای پەڵە ڕەشەکە ڕات عادەتەن کەسێک هەمووی هەر ڕێک بڕایەکێک بە ناڕاستی بڕاتۆ ناڕاستەکە ئەبینیت ینی هەروایە مێشکی مرۆڤ وایە ینی لە ناو تۆڕی کۆمەڵایەتیشە ئێمە لایەنە ئیجابیەکان لە دروستبوونی گروپ لە دۆزینەوەی ئیش لە ینی ئێمە لە سەردەمی کۆرۆنا ئەو هەموو خوێندکارە لە ڕێگەی چیەوە خوێندنیانە ڕەگەر چی باش بەکارنێنرا لە هەرێمی کوردستانە بەداخەوە بەڵام بەدەیان وڵات هەبوو کە تۆڕی کۆمەڵایەتی فریادڕەسیان بوو و لەوێوە بۆ بە وەسیلەیەکی مهم بۆ فێرکردن بۆ تعلیم بۆ دەستخۆش ڕزگارکردنی پرۆسەکە بۆ ئەمانەمان لە مێشکانیە تەنها ئەومان لە مێشکایەکە ینی کەسێک قسێکی ناشیا و بە کەسێکەڵە یا ڤیددیۆکی خراپ بڵاوکەوە ئەمە پێویستی بەڕێخستن و تەنزیم هەیە واتە ئێمە ئەبێ ئەم مەجالە
محاربەی نەکەین دژایەتی نەکەین ینی بەداخەوە زۆر جار ئەم ینی خەڵگەیە ینی ئەڵێ ئێمە ئەبێ ئەم حاڵەتە ئەم وسیلەی هەر نەمێنێت و ئەمە زۆر خراپە نەخێرمە بڵێن ئەبێ ئەم وسیلەیە ڕێکخرێ تەنزیم کرێ بۆ شیاری بۆ دروستکەن وعی بۆ دروستکەن چۆن ینی ئەگەر بۆ نمونە خواردنێک یاخود دەرمانێک ئەگە خەڵکێک زۆر بەکاری بێنێ ئەبێتە نەخۆشی و بێتە شتێکی مەترسیدار بۆ جستی ئەو کەسە ئەبێ پێی بڵێ کاکە ڕۆژی جارێکم حەبە بەکاربێنە یا ئەم خواردەبنی ئەوەندە بخۆ ئەوەندە بۆ جسمی تۆ باشە بە هەمان شێوە وسیلەی تۆڕی کۆمەڵایەتی ئەگەر کەسەکە زیاد لە حەد بەکاری هێنا ئەبێ بڵێ ئەمە تۆ خراپە و سعاتەکانی بۆ ڕێکەوە ئەگەر خەڵکێک کردیە شتێک بۆ کاڵبوونەوەی بەها کۆمەڵایەتەکان و تەشیر و ناوزڕاندن و ئیلە ئاخری کە بەداخەوە هەندێک ینی شتە بینی بەڕاستی لە تۆڕی کۆمەڵایەتیا هەرگیز ینی وێنای مجتەمەعی کوردی نیە ینی ئەگەر کەسێک بێت لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە هەندێک جار هەندێک پیجەوە کە هەندێک قسەی نەشیا و ئەنووسرێ کە بەداخەوە ینی زۆر مەترسیدارە ئەمە وامان لێ ئەکات کە بەڕاستی هۆشیارێک دروستکەین کە تۆ بۆت نییە تاوان لە پاڵشیاوی یاساش ئیش لەسەر ئەمە بکە ینی نەک هەر بە هۆشیارێکە ئەبێ یاساش وە ئەوە ڕێک خات کە ئەم حاڵەتە ینی تەشەنە نەکا ئێستا من هەندێک کەس هەن کە خەریکە وردەوردە ئەو وعیە دروستە بێ هاوڵاتی لە هەرێمی کوردستان بەپێی یاسا مافی ئەوە هەیە ئەگەر کەسێک لە ناو تۆڕی کۆمەڵایەتیە تەشیری پێکرد و قسەی نەشیاوی پێ و دەشتێکی پێوت کە ئەساسی نەبوو ئەتوانێت بچێت لە دادگا شکات سکاڵایەک تۆمارکە و کەسەکە ڕاپێکی دەوە کراوە و لە هەرێمی کوردستانە کەسانی نزیکی من هەبوون کە ئەم حاڵەتیان ئەنجام ماوە و خەڵکی و کەسەکە پەشیمان بۆتەوە و جارێکی کە توخنی و حاڵتە ناکە بەداخۆمە وعێمان بۆ نیە ئەو لامان کاڵە ینی ناڵم هەر نییە خەڵک ئەم ناکات ینی ئەم ئیشە ئەنجام نایە و محکەمەکانش ئەم وعێ بڵاو ناکەن و ئەبێ دادگاکان و لایەنی یاسایی ئەم وەشارێ بۆ خەڵک بڵاوکەنەوە بنکا کە تۆ ئەتوانیت بۆت هەیە ئەگەر کەسێک وەک چۆن ئەگەر من لەو سەرجادەیەک خوا نەخواستە بە نەشیا و قسەی پێوتم بۆم هەیە بچم شکاتی لێ بکەم یاکێک لە دراوسێک پەلامانی دراوسێکی یا بۆی هەیە بچێت لە محکەمە شکات بکە بە هەمان شێوە لە ناو فەزای گریمانەی تۆڕی کۆمەڵایەتی ئەگەر کەسێک بە نەشیاوی و قسەیەکی ناوزڕاندنێ تەشیرێ قسەیەکی خراپ یا تەداخلی حیاتی شخصی کرد هەموو ئەمانە چۆن ناڵم بەتەواوەتی ڕێکخراوە ئەم حاڵەتە بەڵام هەموو هاوڵاتێک با بزانێت لە هەرێمی کوردستانە ئەو مافەی پێدراوە کە ئەگەر کەسێک خوا نەخواستە ئەگەر ئێمە شتێکی پێ دەتوانێت دادگا سکاڵاتەوە مارکە ئەگەر ئێمە ئەم حاڵەتەکەن دڵ نیام ئەو ڕێژەی کە ئێستا هەیە لە تۆڕی کۆمەڵایەتیە لە تەشیر و ناوزڕاندن ناڵم هەر نامێنێ بەڵام ڕێژەکەی زۆر کەمە بێتەوە. زۆر سپاس بۆ دکتۆری یحیی عومەر ڕیشاوی مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ دکتۆر لەگەڵمان بوویت زۆر سپاس خۆشەویستان وچانێک کۆر دەگرم و داسی لەگەڵتان بەردەوام دەبێت.